سڵاوتان لەبێ ئەزیزان ئەم کاتتان باش قوتابیان خوێنکارانی خۆشەویست من سرود خورشید لە کەناڵی ئاسووی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ ئەوەی بەردەوام بین لەسەر ڤیدیۆکانمان لە خوێندنەوەی کەمترین کۆنمرەکان سەبارەت بە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان کە لە ساڵی خوێندنی 2022-2023 هاتوونەتەوە بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین بۆ ئەم ساڵ کە ساڵی خوێندنی 2023-2024 بەرچاوڕوون بین داتا و زانیاریمان لەلا هەبێت کە کەمترین کۆنمرەکانی هەر بەشێک چەندە ئایا ئەگونجێت لەگەڵ بەشەکانی ئێمە یاخۆت پێویستی بە کۆنمرەی زیاترە بۆیە لەگەڵمانە بن و با بەردەوام بین لە درێژەی باسەکانمان سەبارەت بە زانکۆی هەڵەبجە تاکو باسی کۆلێژێکی نوێ بۆ ئەوی خۆشەویست بکەین کە ئەویش کۆلێژی زانستە با بزانین کەمترین کۆنمرەکانی وەرگیراو لە کۆلێژی زانست لە زانکۆی هەڵەبجە چەندە ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکانی ئەم ڤیدیۆیە تا کۆتایی بینەر بن لەگەڵمان یەکەم بەشمان لە کۆلێژی زانست لە زانکۆی هەڵەبجە بریتیە لە بەشی فیزیک کە لە قیزانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 67.4 و گشتێکەی 67.5 پارالێلی پارێزگا 62.219 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە بەشی کۆمپیوتەر لە کۆلێژی زانست لە زانکۆی هەڵەبجە لە قیزانستی وەرەگرێت 62.9 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 79 پارالێلی پارێزگا 61.133 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی بەڕێزان ئەزیزانی من ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرەکانی وەرگیراو لە کۆلێژی زانست لە زانکۆی هەڵەبجە بە هیوای ئەوەی جێگەی سود و ڕەزامەندیتان بێت و سوودی لێ بێنین لە کاتی پڕکردنەوەی فۆرم و زانکۆڵاین ئێوەی خۆشەویستیش لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش سود لە کەناڵەکەمان ببینن